بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارم خاتوسەنا لە پرۆگرامی کینۆی پەیامی ڕۆژ لە خزمەتتان نابین بە کۆمەڵێک بڕگە و بابەتی زۆر تایبەت. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی عزیزی کەناڵی ئەسپانی پەیام لە بەرنامەیەکتری پەیامی ڕۆژ لە خزمەتتانە کۆمەڵە بڕگە و بابەتمان ئامادە کردووە بە ئومێدی لەگەڵ ڕۆژەکانتانە ئیستیفادە و سوودێکی بێەوە هەبێت. وەڵا عزیزان لە تەوەریەکەمە قسەکەین لەسەر بەهرەی نابیستان لە خوێندنەوەی قورئانی پیرۆزە. دیارە زۆر کات گوێمان لەوە بووە لە گەورەکانمان و بەتەمەنەکانمان کاڵن کاتی خوای گەورە دەرگایەکە لێدا خاچەندی نرگایترە لێ کاتەوە ئەگەڕان بیستنیان لەدەستدا بێ ئەوە دیارە خوای گەورە بەهرەیەکی تری پێبەخشیون کە لە قورئان خوێندن و لە زۆر کاری ترا لەوانەیە لە کەسێکی ئاسایی باشتر بن. بۆیە لەم تەوەرەمانە باسی ئەو بابەتەکەین و بڕگەیەکمان بۆ ئامادەکردوون پێکەوە بینەرێ. هەروەها لە بەشێکی تری پرۆگرامەکەمانە باس لەوە دەکەین چۆن کۆمەڵێک دەرفەت هەیە یان کۆمەڵێک وێزگەی ژیان هەیە کۆمەڵێک ڕوودا و هەیە بابەتێکێتە پێشەوە لەنێو کۆمەلگا جا بە هەر بابەت و هەر ئاراستەیەکا بڕوا ئێمە بتوانین ئەو وێزگانە ئەو دەرفەتانە بقۆزینەوە بۆ کاری بانکوازی یاوە خۆت چۆن بکرێت چی بکرێت لە کۆمەڵێک دەرفەتی تایبەت لە کۆمەڵێک حاڵەت و ڕووداوە کاری بانخوازی تێدا بکرێ یاخود چەندێک گرنگە کاری بانخوازی لە دەرفەتەکانە لە دەست نەدرێ و هەروەها بەکاربهێنرێ بۆ گەیاندنی پەیامی ڕاستەقینە. بەڵام سەشوان دیارە لە تەوەری سێمیشمانە قسەکەین لەسەر خوێندنەوەی کتێب و کاریگەری لەسەر دروستبوونی کەسایەتی منداڵ. دیارە منداڵ بە زۆر شت کاریگەرە بێ بەتایبەت لەوەی کە لە تمەنێکی زۆر کەمایە و زۆر بە ئاسانی ئەکرێت کەسێکی لێ دروستکەین کە ئێمە مەبەستمانە. ئەمانەوەی لەم تەوەرایە قسە بکەین لەسەر ڕۆڵی کتێب و ئایا ئێمە مناڵەکانمان وایان لێ بکەین خۆیان کتێب بخوێنە یاخۆت خۆمان کتێبیان بۆ بخوێنەوە لە ئایندەیانە لە داهاتویانە چ کاریگەریکیان لەسەر دروستەکە و جیاوازیان چێبێ لەو مناڵانی کە کتێب و پەرتووک لە مێژووی ژیانیانە زۆر کەمە یاخود نییە. دیسانەکە لە تەوەری سێمیشمانە دکتۆر زانا ئەحمەد قەساب میوانمانە بێت و بە وردی دەربارەی ئەو بابەتە گفتوگۆکە. بەڵای زانگەرچی پاییزێکی کز و وشکە سەرمایەک و بێبارانیمان خەریکە بەڕێیەکەین لە زۆربەی ناوچەکانی کوردستان هێشتا بارانێکی زۆر نەباری و ئومێدەکەین ڕەحمەتی خوای گەورەی میهرەبان بڕژێ بەسەر ئاسمانی کوردستان و خاک و کانی و هەروەها کارێزەکان زین و ببنەوە و ڕۆشن ببنەوە. با بزانین پێشبینیەکانی کەشوهای شار و شارەچەکانی هەرێمی کوردستان ئومێدی بارانبارینی لێکرێت.
بەڵێزان لە ژیانی ئاسایی مرۆڤەکانە تۆ بۆی بتوانانی شتێک بخوێنیتەوە یاخود دەرخی بکەی لەبەری بکەی تۆ پێویستە یاخود گوێی لێ بگری یان بزانی بیخوێنیتەوە فێربی خۆ ئەگەر بێت و نابیست بیواتە نەتوانی گوێ بگری ڕەنگە ئەمە ئیشەکەت بۆ قورستر بکە تۆ ناتوانانی گوێ لە تەلەفوزەکەی بگری چۆن بەیانەکرێت بە تایبەتیش قورئانی پیرۆست ڕەنگە کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە بۆ کەسێکی ئاسایی واتە بۆ مانایی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی جەستەیەوە کێشۆگرفتی نەبێت ڕەنگە هێشتا هەر ئاسان نەتوانێت بە شێوازێکی زۆر جواریان بەبێ مانوو بێت یان کۆمەڵێک تەکنیک و ڕێنمایی زانستی هەیە جێبەجێ بکات ئەگەر نابیستبی ڕەنگەم کارە قورستر بێ هاوکارانمان چوونەتە لای نابیستان کە بەهرەیان هەیە لە بەرکردن و خوێندنەوەی قورئانی پیرۆست ئەمەش ڕەنگە سەرنجڕاکێش بێ یاخود مانووبوونی زۆریان بینی بێ بۆی بتوانن سەرکەوتوو بن لەم کارەیە پێکەوە بینەریە و بەشەی بەرنامەکەمان دەبێت. برایانی خۆشەویست تەلەبە بەڕێزەکان هەموو لایەکتان بەخێر بێن وەکو ڕۆژانی تر ئێمڕۆژ بەشێک لە وانەکانمان دەست پێکەین کە تەحفیز و حیفزی قورئانە پێش هەموو شتێک بەخێرهاتنی گەرمی کەناڵی بەرز و بەڕێزی تەلەڤیزیۆنی پەیامەکەین هەیەخوا بەخێر بێن وەکو پیشەی هەمیشەییان دائیمیان کە ئێمەیان بەسەر کردوێتەوە لە ڕێکخراوەکەمان بە تایبەت دەورەی تەحفیزی قورئان. ئێمە لە 2018ەوە بە سەرپەرشتی جەنابی مامۆستا عوسمان لەو کاتە لە سنتەر بووین لە سنتەری ڕۆشنایی ئەم دەورەی لەبەرکردنی قورئانمان دەست پێ کرد لە سوورەی یاسین و سوورەتی مولک و الحەمدولله دوایەوەش کە ڕێکخراومان ڕاگەیان ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت دووبارە جەنابیان مامۆستا عوسمان فەرمیوتی ئێمە ئەم ڕێکخراوە یەکێک لە حکمەتەکانی یەکێک لە ئیشە باشەکانی ئەوەیە کە ئەم دەورەی قورئانە نابێت کۆتایی پێبێت الحەمدولله وەشکر ئێستا ئێمە ڕۆژانی شەممە و ڕۆژانی سێشەممەش بەردەوامین لە دەورەی قورئانەکەمان الحەمدولله و بۆ نزیکەی 6 ساڵ ئەبێ کە ئەمە الحەمدولله بەردەوام لە بەرکردنی ئەم قورئان و دەورەی تەحفیز وتنەوەی دەورەی قورئانە. تەبعی تەلەبەکانی ئێمە بەشی هەرە زۆریان نابینان و بەشێکی تریشمان لە خوشکان ئەوان ئەتوانن لەبەرکەن و ئەتوانن لەسەر با بڵێن بەنووسینی برائیل کە ئەخوێننەوە لە پاشان لەبەری ئەکەن وەکو دادەسۆزی وەکو ڕۆزیخان وەکو دادەدەشتی ئەمانە کە بە برائیل ئەخوێننەوە و پاشان لەبەریش یەکەن و تەلەبەکانی تریشمان الحەمدولله وەشکر هەندێکمان هەن چاوساغن کەلسوم خان و هەروەها دادە سازگار و چەندانەی کە شیلان خان ئەوانە کە بەشدارن لەگەڵ ئێمە هەم خزمەت بە مەدرسەکەکەن و هەم خزمەت بە قورئانیشەکەن کە بۆ لەبەرکردن. هەندێک لە تەلەبەکانمان بەڕاستی یعنی الحەمدولله یعنی کۆڵنەدەرانە بەردەوامن لە لەبەرکردن وەک کاک سەروەت وەک کاک مەریوانی عەزیز وەک کاک کاروان الحەمدولله وەشکر جزئی یەکەمیان تەواو کردووە بەرەو دووەمیشە چن و هەندێک لە تەلەبەکانمان لێرە مراجعەکەنەوە فقط وەکو کاک سوارەوە ئەوان یعنی مراجعەی قورئان ئەکەنەوە خۆیان لەبەریانە بەڵام لێرە مراجعەی ئەکەنەوە مراجعەی قورئانەکان ئەکەنەوە کە بیریان نەچێتەوە بەڵام هەتاوەکو ئێستا یعنی حافظی تەواومان نییە بڵێن کامل حفظی کردووە الحەمدولله بەس فقط لەبەرەکەن و مراجعەکەنەوە تا ئەم مەرحلە. بسم الله الرحمن الرحيم لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا أيحسب أن لم يقدر
أيحسب أن لم يروا أحد ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين فلا اقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة. ئێمە لێرە ڕۆژانی شەممە و لەگەڵ ڕۆژانی سێشەمەیە دەورەی تەحفیزی قورئان لەبەرکردن و مراجعەکردنەوە لە سەعات دەوە لێرە ئامادە ئەبین هەتاوەکو سەعات 2 پاشنیوەڕۆ و بە سەرپەرشتی بەندە لە خزمەتیانە و هەروەها مامۆستا شلێر کە ئەو مامۆستایەکی ئافرەتە دەرس بە کوڕەکان و بە کچەکانیش ئەڵێتەوە. هەتاوەکو ئێستا وەکو تەفسیر یعنی ببێ بە مەنهەج نەخێر بەڵام وتنەوەی وانەی عەقیدە لەلایەن بەندەوە وەکو تەذکیرەیەک زۆر جار ئاەتێکەکەن بە میحوەر بۆ باسەکەمان ئێستا ئمڕۆ ئەو ئاەتەمان کرد بە میحوەر و سەر باسەکەمان إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان بالراستي يعني ئەم بارێکی گەلێ قورسە و ئەمانەتێکی زۆر قورسە و ئینسانی مسلمان ئەبێت يعني بوعدەوە يعني پەیمانە ئەمە پەیمانە کە ئینسانی مسلمان ئەیدا بە تایبەت مەخصوص ئەو کەسانەی کە تەلەبەی دەورەی قورئانن و تەلەبەی تەحفیزی قورئانن ئەبێت دەست پاک بن و دەم پاک بن و داوێن پاک بن و ڕێزی خۆیان بپارێزن لە ناو کۆمەلگایە چونکە ممە زۆر پێویستی من بە عەتفی کۆمەلگا هەیە بەڕاست. سپاس بۆ مامۆستای بەڕاستی ینی بەدائیمی مامۆستا عوسمان ئێمە لێرە تەشجیعی ئێمە ئەکا کە با بڵێن لەبەرکەین و دەور بکەینەوە بەڕاستی لێرەدا حەقی خۆیەتی کە دوعای خێری بۆ بکەین خوای گەورە مەحفوظیان کە و پشتیوان و کۆمەک بە خێرخوازان بەڕاستی ئەم دەورانە ئەچن بەڕێوە. ئێمە لێرە هەر یەکێک لەم مسلمانان هەر یەکێک لەم تەلەبانەی تەحفیزی قورئان کە یەت بۆ ئێرە لەسەر ئەرک و لەسەر گیرفانی برادەران و مسلمانان یەت بۆ ئێرە بەڕاستی کە کەفالەتی تەکسی ئەکەن و سپۆنسەری خواردن ئەکەن کە ئێمە نیوەڕوان لێرە خواردن ئەدرێ بۆ تەلەبانەوە مامۆستاکانیش لێرن. بەڕاستی مهمەی ئەوە کە ئینسان یعنی قورئان لەبەرکە و لەگەڵ قورئانە بێ یعنی یەکێکە لە مەرجە ئەساسەکان کە ئینسان بتوانێ وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ بەلغوا عنی وەلەو ئایە لە منەوە بیگەنن ئەگەر یەک ئایەتیش ئەزانن. یان خود الله سبحانه وتعالى فەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذکر ئێمە ئەم زیکرەمان ئاسان کردووە بۆ لەبەرکردنی و ئەگەر تۆ ئەگەر شتت لەبەر نەبێ ئەگەر قورئان لەبەر نەبێ چی ئەتوانی بگەینی بەتایبەت بۆ ئەو کەسانەی کە نابینان ڕێزی ئێمە وەشکۆی ئێمە بە قورئانەوەیە ئێمە بە قورئانەوە بەرزین و بە قورئانەوە بڵندین و بە قورئانەوە لەناو خەڵکی خۆمان و شاری خۆمان و لەناو کردەواری خۆماندا ڕێزمان لێ گیراوە بەڕاستی ئەگەر نابینایەک لە هەر ئاستێک و لە هەر ئاستێکا بوو بێ لە ئاستی ثەقافیە لە کۆمەڵگەی ئێمە بە حکمی ئەوەی کە نابینا بووە بە مامۆستا بانکراوە ینی بە چاوساغ بانکراوە لەبەری کە قورئانی لەبەری حیفزی هەیە. جا سەرەتای ئەم مەشروعە خەیریە گەورەیەش بۆ کاک ئەحمەدی شێخ ئەگەڕێتەوە ڕەزا ڕەحمەتی خوای گەورەی لێبێ کە بەڕاستی ئەم بینیویەتی نابیناکان لە شاری سولەیمانیە ئیهتیمامیان پێ نەدراوە و جۆرێک لە جۆرەکان دەستیان داوەتە کۆمەڵی میهنە کە میهنەی ئەوان نەبووە و ئەم پیاوە بەرز و بەڕێزە ئەم زانا گەورەیە کاک ئەحمەدی شێخ يعني چوە لە مەدینەی منەوەرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حافظ قورئانێکی هێناوە لە شاری سولەیمانیە چەند حافزێکی فێری قورئان کردوون و پاشان دوای ئەویش بۆ بە مەدرسەیەکی گەورە تاوەکو ئێستاش ئیدامەی هەیە ئەم مەدرسەیەش ئێمەش فەرعێکە لە فەرعەکانی ئەو مەدرسەیە کە کاک ئەحمەدی شێخ دایناوە کە ناوی مەدرسەی شێخ معروفی نۆدەیە و ئێستاش لە مزگەوتی گەورە ینی بەردەوامەوە الحەمدولله تەلەبە دەرسی تیا ئەخوێنێت. بسم الله الرحمن الرحیم. من ناوم شەماڵ ڕەوف محەممەدە لە دایک بووی ساڵی 1984 سلێمانیم بە سێگماکی هەر نابینا بووم لە ساڵی 1993ەوە ببورن لە ساڵی 1994 دەستم بە لەبەرکردنی قورئان کردووە لە حوجرەی مامۆستا شێخ معروفی نۆدەیی بە بەردەوام هەر لەگەڵ لەبەرکردنی قورئان و خوێندنەوەی قورئانە هەر ژیاوم لە تەنانەت لە ساڵی 96 کە چوومە هەولێریش بە خوێندنی هاوچەرخ
ئەو کاتە پەیمانگەی نبینیان تەنها لە هەولێر هەبوو لە سلێمانی نەبوو لێ کاتە دوو دەرس مەخوێن دەرسی قورئان مەخوێند و دەرسی ئاعتیادی مەکتەبیش مەخوێن بۆ بۆنەیەوە هەر فێری بڕایلەکە بووم و ئیتر پەرەم بەوەیەوە کە یعنی هاوزەمان لەگەڵ ئەوەی کە قورئانەکە بخوێنم بە شێوەیەکی باش وا بچمە پێشەوە کە بتوانم لەگەڵی قورئانەکەش بەردەوام بێ ئێستاش کە لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵین مامۆستا عوسمان کارێکی وای کرد کە ئێمە بتوانین بۆ ماوەی 4-5 ساڵی بەردەوامە بێ دەورەی قورئان درێژە پێ بدەین و باشی دەورەکەش لەوایە هەر یەکەو بەپێی توانای خۆی مەسەلەن من کە لەگەڵ دەورەکانیانم هەر چۆن لەگەڵ بڕاویلەکە ژیاوم هەر ئاواش لەگەڵ بڕاویلەکە ئەژیم و قورئانەکەش هەر ئاوا ئەخوێنم و ئەوانی تریش بە هەمان شێوە منیش بەڕاستی ئیسفادەیەکی زۆرم لە دەورەکان کردووە و توانیومە خەڵکی تری فێر بکەم ئێستاش ئەمانە لێرە ماڵیاناوە بە پێم بڵێن مامۆستا بۆچی لەبەرەوەی ئەوەندە لەگەڵ بڕاویلەکە ژیاوم بۆ بوونەوە پێم بڵێن مامۆستاوە کارێکی زۆر باشە بێ ئەگەر نابیناکانیش هەمویان محاولەی ئەوە بکەن کە لە ڕێگەی بڕایلەوە قورئانەکە بخوێنن چونکە بەڕاستی قورئان لە ڕێگەی خوێندنەوە بەرەکەتێکی هەیە کە لە ڕێگای تەنانەت تەحفیزەوە زۆر کات لەوانەیە ئەو بەرەکەتەی نەبێ لەبەرەوە من هەر لێرەوە ئەمەوێ ئەو هەلە بقۆزمەوە بۆ هەموو ئەوانەی کە فێری قورئانە بن و لەگەڵ ئەم قورئانە ئەژین محاولە بکەن چەندی ئەتوانن فێری ئەوە بن کە خۆیان قورئان بخوێنەوە جا ئەوانی کە بە چاوی خوێندنەوە ئەتوانن بە چاو بیخوێنەوە ئەوانی کە ئەتوانن بەدەست بیخوێنەوە چونکە بەڕاستی بەرەکەتێکی زۆر گەورەی تایە و هەتاوەکو بەدەست قورئان نەخوێنیتەوە یاخود هەتاوەکو قورئان نەخوێنیتەوە هەز ناکەی کە چ بەرەکەتێکی گەورەی تایە دەستان خۆش بێ و سوپاستانەکەم ئێستاش هەندێکتان لە سوورەتی واقعە بۆ خوێنم ئەمەی کە بۆتانە خوێنم بیدایەتی سوورەتی واقعەیە لە لاپەڕە 61 مجلدی شەشەمەوە بسم الله الرحمن الرحيم إذا وقعت الواقعة ليس لوقعتها كاذبة خافضة رافعة إذا رجت الأرض رجا وبست الجبال بسا فكانت هباء منبثا وكنتم أزواجا ثلاثة فأصحاب الميمنة ما أصحاب الميمنة وأصحاب المشأمة ما أصحاب المشأمة والسابقون السابقون أولئك المقربون في جنات النعيم ثلة من الأولين أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والتين والزيتون وطور سينين وهذا البلد الأمين لقد خلقنا الإنسان في أحسن تقويم ثم رددناه أسفل سافلين إلا الذين آمنوا وعملوا الصالحات فلهم أجر غير ممنون فما يكذبك بعد بالدين أليس الله بأحكم الحاكمين بسم الله الحمد لله بەخێراتنی کەناڵی ئاسمانی پەیامەکەین بۆ ڕێکخراوەکەمان من مەڕوان ئەنوەر محەممەد لەدایک بووی ساڵی 2001 لا تەمەنی 6 ساڵەوە دەستم کردووە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز و الحەمدولله خی گەورە یارمەتیاوی نتوانیمانە تەواوی بکەین طبعا قورئان دڵەکاتەوە لا بذیکری الله تطمئن القلوب و مادەم باسی
دڵیشمان کرد بە هەر ئاەتێک لەسەر ڕۆح بێنین و ئینشاءڵڵا و بە زمانی ئینگلیزی و عەرەبیش. أعوذ بالله من الشيطان الرجيم ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا. And they ask you, O Muhammad, about the soul. Say, the soul of the sphere of my Lord. And mankind have not been given a knowledge except a little. پێشتر وڵای ئەم کردەوە بە ئینگلیزی بەس ئێستامی بۆ ئێوەم خوێندەوە کراوەتەوە بە ئینگلیزی پێشتر لەبەر ئەوەی چەند زانایەکی ئاینی پرسیارم لەکردنتیان ئینشاڵڵا بە 15 ساڵی ترەوە خەریک بی لەگەڵ ئینگلیزیەکە و پاشان خۆوەری گێڕیت. ئێستا ئەمەی کە بۆ ئێوەم کرد ئەمە کرابەوە بە ئینگلیزی پێشتر. وەسپاس بۆخوای گەورە ئینگلیزیەکەمان باشە. Thanks for God always. ئێمە دەستخۆشی لە هەموو کەسێکین لە هەر لایەنێکەکەین کە بتوانێ مەشروعێکی خەیری ئیعلانکە بە تایبەت ئەگەر ئەو مەشروعە بە گراوەندێکی ئاینی هەبێت و ئەگەر لە بەرکردنی قورئانە یا لە بەرکردنی فەرمودەکانی پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم یان لە بەرکردنی دوعاکانی قورئانە. دەستخۆشیمان هەیە بۆ ئەو کەسانەی کە ئیعلانی ئەو پرۆژەیان کردووە کە پرۆژەی بەهاری دڵان بەڕاستی لە جێ خۆیەتی بڵێ بەهاری دڵان یعنی بەڕاستی لە جێ خۆیەتی قورئان کە بەهاری دڵانە فعلا وایە اللهم اجعل القرآن ربيع قلوبنا وفعلا نود دعاء پیغمبر صلى الله عليه وسلم اللهم اجعل القرآن الكريم ربيع قلوبنا پەروەردگار داواتی لێەکەین کە قورئان کەی بە بەهاری دڵمان یانی چۆن بەهار سەوز و جوان و تەڕ و پاراوە ئەوە بەو شێوەیەش یعنی تەڕ و پاراوی و نەشئە بە ڕۆحی ئینسانی مسلمان ئەبەخشێ و دەستخۆشیمان هەیە بۆ ئەو کەسانی کە هەر مەشروعێک هەر پرۆژەیەکی خەیری ڕائەگەێنن و پێم وایە الحەمدوللا چەند کەسێک لەو چەند تەڵەبەیەک لەو تەلەبانەی ئێمەش لێرە کە ئێستا حوزوریان هەیە ئامادەیان هەبووە لەو مەشروعەدا بەس بەڵام من نازانم ئایا سەرکەوتوو من یان خودنا. بەناوی خی گەورە میرەبان بەناوی دەستەی باڵای ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەتەوە پڕبەدڵ بە خێلاتنێکی کەناڵی ئاسمانی پەیامەکەین کە بەڕاستی هەموو کاتێک ڕووناکی بوون بۆ چاوەکانمان و ڕۆشنایی بوون بۆ ڕێکخراوەکەمان ئێمە ئەمانەوێ ئەوە بڵێن کە کاتێ ئێمە ڕێکخراوەکەمان دروست بوو لە گەڕێکی بەختیاری بوون لە خانووکی زۆر پشکۆلا بووین ئەم دەورەتی قورئانی پیرۆزەکە دەستمان پێکرد زۆر لە شوێنێکی پشکۆلا دەستمان پێکرد بەڵام بەخۆشی و سپاس بەخوای گەورە کاک حاجی هونەری عومەر سووکی خوای گەورە کەدی بە فریشتەیەک و ئەم بینایی بەخشی بە هەدیە بە ئێمە ئێستا مەتوانین دەوری قورئانی پیرۆزی تیا بڵێنەوە و بەڵام جگە لەوەش ئێمە لقێکمان هەیە لە گەرمیان لقی کەلارمان کە لە گەرمیان لە کەلارە لەوێش دەورەی قورئانی پیرۆزمان هەیە مامۆستایانی بەڕۆژ لەوێ دەوراتیان کردوتەوە و لەگەڵ ئەوەش ئێمە ئەو دەورەی قورئانی پیرۆزە کە هەمان لە ڕۆژی شەمان و سێشەمان لەلایەن کەسایەتی خێرخوازی شاری سلێمانێ کاگە ئەحمەدی حاجی غەفورەوە سپاس بۆ خوای گەورە توانیوێتی هەموو خۆراکی ژەمەکانی ئێرەیان بۆ دابینکە کە لێرە ئەمێننەوە خی گەورە دەرەجە عالیکە ئینشاءالله سپاسیەکەین وە سپاس بۆ کۆمەڵ خێرخوازی تر کە حەز ناکەن ناویان بێنین ئێمە کە کری تەکسیەکان بۆ دابین کە دوین داوا ئاکەین لە خەڵکە کەسێک خێرخوازەکانی شاری سلێمانی کە بتوانین زیاتر پشتیوانەوە بن بۆ بەڕۆچوونی ئەو دەورەتەمە چونکە ئەو دەوراتە تەنها بە ئێمە ناچێ بەڕێوە. ڕۆزی ئومێد حەمە ئەمینە وەلا دانیشتوی شاری سلێمانی و بەشداری ئەم خولە جوانەی قورئانم لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ و من هەر لە مناڵیمەوە کە یعنی تەمەنم 6 ساڵێ بووە لە ڕێکخراوی ئیقرائیش قورئانی پیرۆزم لەبەر کردووە و سپاس بۆخوا ئێستا نزیکەی 7 جوز قورئانم لەبەرە و ئینشەڵڵا خوا گەورە بەردەوام بکە و لە زانکۆز لە بەشی زمانی عەرەبی لە زانکۆی سلێمانی ئەخوێنم و هەم بۆ عنی لە ڕێگەی بۆی خۆشەویستی قورئانەکەمەوە بوو کە وای لێکردم بچمە ئەو بەشەش چکە زانیم تی زیاتر تایە زیرەکە من چکە عەرەبی زمانی قورئانە و زمانێکی پیرۆزە پێش ئەم شت قورئانی پیرۆز ئەو کتابێک کە خوا گەورە بۆ ئێمەی ناردووە و وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت مژدە بدەن ئەی خەڵکینە ئەم کتێبی کە خوا گەورە بۆی ناردوون ئەگەر دەستی پێوە بگرن لە دوای منەوە نا سەر لە شێواوە بن و نا خەسارتمەندیشە بن بۆیە منیش زۆر دڵخۆشم بە لەبەرکردنی ئەم قورئانە و خۆم و هاوڕێکانم بۆیە گەر ئێمە هەوڵ بین دەست بە قورئانی خوا گەورەوە بگرین فرامۆشی نەکەین ئەوە ئینشەڵڵا بەختەوەری هەردوو دنیا بین. بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم يا أيها الذين آمنوا لا
ولا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون إن الذين يغضون أصواتهم عند رسول الله أولئك الذين امتحن الله قلوبهم للتقوى لهم مغفرة وأجر عظيم إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خير لهم والله غفور رحيم. ئێمە لێرە لە مەدرسەکەمان کە ئێستا مەدرسەی تەحفیزی قورئان غەیری لەبەرکردنی قورئان و لە ڕێکخراو دەورەی تری تیاکرێتەوە وەکو دەورەی برائیل وەکو دەورەی فێربوونی زمانی عەرەبی لەبەرکردنی قورئانی پیرۆز بەڵام هەتاوەکو ئێستا دەورەیەکی فقهیمان نەبووە کە فقه بوترێتەوە و داواکارم لە جەنابی مامۆستا عوسمان ئەگەر کەسێک هەبێت کە ماهر بێ شارەزار بێ لەو بارەدا بانکرێ بەڵکوم ئەم برا خوشکانەش ئەوانیش وەکو هەموو کەسێکی کە ینی مستحقە و حەقی خۆیەتی فێر بێ و شارەزار بێ لە فقهی پیرۆزی ئیسلام. سپاس باوکارانمان ئەم بابەتیان بۆ ئامادەکرده بووین بۆ ئومێدێ کە ئەوەرە بەهرە و توانای زیاتر بدا بۆ نابینا بە ڕێزانە ئازیزان هاوکارانمان لە هەڵەبجە ڤیدیۆیەکیان بۆ ئامادەکردوین دەربارەی هەڵمەتی ناشتنی نەمام بزانین چی بەڕێوە چووە با بینەرین. بەڕاستی لەم ساڵانی دوایەوە کە لەو کاتەی کە باران بە ڕێژێکی کەمەبارێت مەترسیێکی گەورە لەسەر دارستانەکانە بۆیە پێویستە لەسەر ئێمە کەوا ساڵانە قەرەبووی ئەو دارە لە ناوچوانە بکەینەوە. اینجا خۆشبەختانە ئەم ساڵ وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو هەستا بە هەڵمەتێکی سەرتاسەری لە هەرێمی کوردستان تەواوی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان کەوا زیاتر لە 1 ملیۆن نەمام بچێنێت و بە مەبەستی قەرەبووی ئەو نەمامانەی کەلەوە پێش بەهۆی وشکە ساڵی یا هەر بەهۆیەکی ترەوە لە ناو چوون و زیادکردنی ڕوبەری سەوزایی پێویستە ئێمە ساڵانە ئەم هەڵمەتانە دووبارە بکەینەوە و پێویستە بیان پارێزین و پێویستە ئەوەی کە ئێمە ئەو نەمامەی کە بەرهەمەیەن ڕێبەڕاستی دەوڵەت بە ئاسانی ئەو نەمامەی بەرهەم نێناوە ینی کولفەیەکی زۆری تێچووە تاوەکو گەشتۆ بە مەرحەلەیە لەبەرەوە پێویستە ئەو کەسانی کە نەمام وەرەگرن پێویستە خزمەتی بکەن. نەمامچاندن مهم نییە خزمەتەکەی مهمە. بێگومان نەمامگەی سیروان لەوەتەی دروست بووە دەور و کاریگەریکی زۆر باشی هەبووە بۆ بەرهەمێنانی نەمامی جۆرا و جۆر بۆ ئەوەی دابشکرێ بەسەر دارستانەکان بەسەر دام و دەستگاکانی حکوومەت هەروەها نەمامی زۆر باش دابین بکرێ بۆ جوتیاران ساڵانە دەور و کاریگەریکی زۆر باشی هەبووە نەک لە سنووری پارێزگای هەڵەبجە بەڵکو لە سنووری پارێزگای هەڵەبجە و سلێمانیش توانیوێتی بڕێکی زۆر باش نەمام دابین بکات بۆ هەم جوتیاران و هەم دام و دەستگاکانی دەوڵەت و هەم دارستانە دەستکردەکان.
ئایزان لە باشی دووەمی پرۆگرامەکەمان باس لە سوودوەرگرتن لە دەرفەتەکانی ژیان نەکەین بۆ کاری بانخوازی بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شاخەوان سیامەسووری زانایانی کاکتۆ زۆر بەخێر بێت. زۆر سپاسانەکەم محفوظ بن دروستە هەر دەربڕینی ئەمەی دەرفەتێک هاتوۆتە پێشەوە شایەکە یان نەخێر بەڵام موسیبەتێکە ڕووداوێکە خۆشیەکە ناخۆشیەکە بابەت هەر شتێک کە هەبێ من بەکاری بێنم بۆ کاری بانخوازی یان بەڕاستی دەرفەتە. بسم الله الرحمن الرحیم بەنای خۆی بەخشند و میهرەبان. طبعا سەرەتا بێەوە بزانین ئێمە مەسئلەی داوە بانگەواز ڕەبط نەکەین بە مناسباتەوە، یعنی بڵین فقط لە مناسباتە ئێمە داوە بانگەواز بکەین، ئەو باش نییە. چونکە فقط لە شوێنیش لە مزگەوتە بوو یان فقط لە جێگایەکدا فقط لەسەر کەسێک ئەوە باش نییە. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو فرسەتانە ئینسان بە هەلووەریگریە کارێکی زۆر پیرۆزە. یعنی لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه و آله وسلم جاری وا بوو پێغەمبەری خوا ڕئیس عەشرەتی هاتووە بەلای بە فرسەتی زانیوە، ئەو دەقەکە لە حاڵەتی لاوازیایە. مەسەن ئیمامی عوسمان کاتێک کە بە فرسەتی زانی لە کاتێک لە کاتەکانە قورئانی کۆ کردەوە. ئیمامی عومەر بە فرسەتی زانی لەگە کەسێکە نانەخوات بەدەستی چەپی نانەخوا یەکسەر پێڵێ. کارکردن لەسەر فرسات بۆ داوا بۆ غەیری داوا کارێکی زۆر زۆر گرنگە و کارێکی زۆر شەرعیشە. یعنی ئینسان مناسبەیەک بێتە پێشەوە، مناسبەی جمعە بێ، مناسبەی جەژن بێ، و مناسبەی ئەم ڕۆژی عالەمی مەسەلەن کرێکار بێ، ڕۆژی عالەمی دایک بێ، ڕۆژی جیهانی مەسەلەن ڕەفیق بێ. یعنی ئینسان ئەمانە بقۆزێتەوە بۆ بابەتی داوە کارێکی زۆر پیرۆزە بەڕاستی. ئەو بە شێوازێکی تر دایناون بە شێوازی چونکە ئیسلام واڵێ، یعنی ئیسلام زۆر گرنگی بە فرسەت داوە بەڕێزان. تەماشاکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ إذا قامت القيامة وفي يد أحدكم فسيلة. ئەگەر قیامەت هەستا ئێترەوە قیامەتە هەڵەستی ئەڵام قیامەت گەشتوتە فڵان شوێن، ئەوە قیامەت هەستا دارێک بەدەستی یەکێک لە ئێوەیە، نەمامێک بەدەستی یەکێک لە ئێوەیە فەلیەغریسها، نەڵێەوە قیامەتە تەواو، نا بیچێنە فرسەتە. بۆیە فرسەت وا لە ئینسانەکە جاری وا هەیە داهاتووی ئەگۆڕێ بەڕاستی. ینی تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ کاتێک کە من فەرمیان بۆ ئیمامی ئەبوو بەکر ئەوەندە خۆشەویستە بەلاتەوە کە لە پیاوانە کەس لەو خۆشەویستتر نەبوو، فەرمووی کاتێک کە من وەحیم بۆ هات خەڵک بە درۆی خستمەوە بەڕاستی دانام لەو کاتەیە. یعنی ئەو فرسەتی وەرگرت ئیمامی ئەبوو بەکر. پاشان ئەگەر تەماشاکەین من خوێندومە تۆ عەشەرەی مبەشەرە، ئەو هاوڵەی کە مژدەی بەهەشتیان پێدراوە بەهۆی یەک فرسەتەوە بوون بە عەشەری مبەشەرە، یعنی سوود وەرگردن لە دەرفەتەکان. تەماشاکە ئەگەرنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دعوەتە بێت، کە دعوەتە بێت نوێژی نێوەڕان نوێژی عەسرە ئەنجام ئێدەن لە جێگایەکە کێسە پێوتێ مزگەوتی قیبلەتەین. ئەم مزگەوتی قیبلەتەینە نازانم جەنابتان تەشریفتان چۆ بۆ یان نەچوونە؟ نەڕۆشتم وەڵام بەداخەوە ئینشاءالله خوای گەورە فەرسەتان هەدا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی یا ڕەبی خوا قسمەتان بەرێ بۆیە. ئەم مزگەوتە بەڕێزان ڕێک ئێستا کە ئاوە نوێژەکەی ڕۆکەیتە قیبلە کە سەیری پشتەوەت ئەەکەی قیبلە کۆنەکە لە پشتەوەیە کە ڕۆکەی دە بەیت المەقدیس. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەگەڵ هاوڵاندا لەگەڵ بەشێک لە هاوڵاندا لێوە بوونە، ڕۆیان کردوتە بەیت المەقدیس کە ئاوایە. لە کاتی نوێژەکەدا ئاەت دابەزیوە فەوەلی وەجهەکە قیبل المەشرق، ڕووەرگێڕە لە بەیت المەقدیسەوە بۆ کەعبە. هەر لە نوێژەکەدا تەسەوور کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ڕێک ڕووەرەگێڕێ بەرەو کەعبە، ڕێک
کە ڕوو وەرەگێڕێ بەرەو کەعبە بەشێک لە هاوڵان ڕۆناایی پیراوەجە پێغەمبەر هەڵی کرد بێت بەشێکی ترەوەن ئەبەدەن پێغەمبەری خوا لە عیبادەدا هەڵە ناکات ئەبەدەن هەڵە ناکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە دە لەو هاوڵانە ڕێک ڕویان وەری جێڕ نەگەڵ پێغەمبەرە بەبێ شک بەوێ دڵدڵی گومان فرسەت وەرگردنی هەلەکان وەرگرتنی فرسەتەکان زۆر بەلایەنەوە گرنگ بووە دەی ئەو دە کەسەی کە شکیان نەبووە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو فرسەتەیان قۆستە عەشەرەی مبەشەرەن ڕوونە ئەو فرسەتەیان قۆستەوە عەشەرەی مبەشەرەن تا قیامەت ژیانیانی گۆڕی وایانە ئیدەن ئەم فرسەتە زۆر گرنگە بەڕێزان فرسەت زۆر گرنگە بەشێک لە سەلاف ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێ بێ فەرموون ئەگەر خوای پەروەردگار دەرگایەکی خێری لێت کردەوە بە پەلە بچۆ ژوورەوە چونکە نازانی کێوە دەرگایە داخرێت جاری وای خوا دەرگایەکە کاتەوە ئەو دەرگایە بێ زۆر ئیسفادەی لێ بکەیت چونکە نازانی کەی داخرێت بۆیە سوود وەرگردن لەو هەلانەی کە دێتە ڕێگەی ئینسان لە ڕووی عیبادەتەوە بۆ شخصی خۆی و لە ڕووی ئەوەی کە ئەم ئینسانە داوای خەڵک بکە بانگەوازی خەڵک بکات تۆ جاری وایە دراوسەیەکتە ئەم دراوسێن ئاهلی مزگەوت نییە بەڵام قەدەری خوا تووشی حادیسەیەکی هاتوچۆ بێت تووشی حادیسەیەکی هاتوچۆ بێت چی سەری لێدەی ئەم دقیقە کە ئەو کەوتۆ لە سەرجێ کاتی ئەوەی کە قسە وەرگێنێتەوە وایە کاتی ئەوەیە کە تۆ ئامۆژگاری بکەیت وانە ئەو فرسەتە بقۆزەرەوە ئەو فرسەتە ئینسانی قۆزێتەوە باش بۆ داوە بۆ بانگەواز بۆیە بەڕاستی پێویستە لەسەر ئینسانی بڕوادار هەر فرسەیەک هاتە بەردەمی بۆ ئەوەی لەو فرسەتەیە بتوانێت بانگەوازی خەڵک بکە بۆ لای دینی خوا ئەو فرسەتە لە دەست خۆی نەدات چونکە زەرەر دەکات جاری وایە فرسەتەکە مناسبەیە جاری وایە فرسەتەکە سەرقەبرانە کە بۆ مامۆستایانی ئاینی بەتایبەتی سەرقەبرانە و کەسێک مردووە کۆمەڵی خەڵک لەواچێ بێن ئەهلی نوێژ نەبن لە سەرقەبران فرسەتە بەڕاستی جاری وایە سەرقەبران نییە پرسەیە و نا جاری وایە هیچ لەوانە نییە جاری وایە پرۆسەی هاوسەرگیریە بەڕاستی وەنیە بۆیە ئینسانی بڕوادار ئەبێ هەموو ئەو فرساتانە بقۆزێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت زۆرترین سوود بە خەڵکی بگەێنێت بۆ زۆرترین سوود بە داوە بانگەواز بگەێنێ جا جاری وایە ئێمە زۆر فرسەت هاتوۆتە پێش نەمان خۆستۆتە دوای پەشیمان بووینە ئەو فرسەتە جارێکی تر نایەتەوە باش مامۆستا کێشیاوە بۆ ئەوی فرسەتەکان بقۆزێتەوە بۆ کاری بانخوازی یاخود بانگەوازکردن کاری کێ هەموو مسلمانێک لەسەری واجبە کە بانگەواز پێیان کۆمەڵێکی دیاریکراون ناو مسلمانان طبعا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە ئەگەر ئاەتێک بۆ بیگەێنە ئەمە ئەومان پێڵە کە کاری داوا و کاری بانگەوازی هەر کاری پێغەمبەران نییە و هەر کاری مەلا نییە و هەر کاری بانخواز نییە کاری هەموو کەسێکە بەڕاستی یعنی ئینسانێک شتێک ئەزانێت لەواچی ئەو شتێک کە تۆ ئێڵی من نەیزانم یان لەو کاتەیە بیرم نەبێ بۆیە داوە و بانگەواز کاری کەسێکی تایبەت نییە و کەسێکی تایبەت داوە بانگەواز بکە جاری وایە مامۆستایەکە لە قوتابخانەیە جاری وایە دایکێکە لە ماڵە جاری وایە ئافرەتێکە لە گەڕێکێکە جاری وایە بە ڕێزێکی وەکو جەنابتانە پێشکەشکارێکە بەوەی قسەیەکەوە جاری وایە ئەم کەسە کە داواکە هیچ خوێنەواریشی نییە یعنی هیچ خوێنەواری نییە نازانێ ئاەتێ بە سەحیح بخوێنێتەوە نازانێ حەدیثێ بە سەحیح بخوێنێتەوە بەڵام قسە زانە وەنیە ڕئیس عەشرەتێکە مەسەلەن پیاو ماقوڵێکە بۆیە داوە و بانگەواز لەسەر هەموو کەسێک واجبە پێویستە و ئەوەش نەکا بە بیان و بڵێ کاکە وڵا من بۆ خۆم بۆ دایکم خراپم بۆ بە خەڵک بڵێم بۆ دایکت باش بە بڵێم وەڵا من بۆ خۆم جگەرە ئاخۆم بۆ بە خەڵک بڵێم جگەرە مەخۆ زۆر جار شەیتان و فێڵەمان لێکە زانایان ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێ بێ زۆر بە جوانی باسی هەتا ئەڵێن ئەگەر ئەو دوو کەسەی کە لەسەر مێزی عارەقە خۆن هەردووکیان خەریکی خواردنەوەی عارەقن واجبە لەسەریان ئەمیان بەویتر بڵێ کاکە مەیخۆ حرامە ڕوونە ئەو دوو کەسەی کە عارەقە خۆن مەی ئەخۆن لەسەر مێزێکن ئەم کەسە پێی بڵێ مەیخۆ حرامە یعنی لەسەریش واجبە بۆیە ئەمە
ئەومان پێڵێکە ناکرێ ئینسان بەوەی هەڵەیەکی خۆیەوە بڵێ وڵا کاکە خوای گەورە فەرموویەتی لیمە تەقولونە ما لا تەفعلون بۆ ئەوەی کە ئێڵەن جێبەجێ ناکەن ئەمە بابەتێکە بینی خۆت و خوا بەڵام بابەتی داوا ئەگەر بگەڕین بڵێن ئەبێ کەسێک داوا بکە هیچ عیب و عار و کەم و کوڕیتیانە بێ ئەبێ کەس داوا نەکات بێ کەس داوا نەکات ئەبێ داوا ڕاگرین ئەمجا ئەوە مەرجی داوایش نییە دکتۆر ینی کێشەکە لێرەیە ینی ئەسە لە دڵەوە قسە ناکرێ زۆر جار کاتی گونجاو هەیە یان با بڵێن گرفتی بانخوازی لە ئێستا ینی بەوانەیەوە کە وەکو باست کرد ڕەنگە زانایەک نەبێ بەڵام بەرحەڵ لە مۆقعەکە ئەکرێ پەیامێکی باش کاتێکی باش بگێنێ قسەکان لە دڵەوە نایەن بۆیە نازانم لە دڵەوە نالیشن یان گرفتەکەمان لە چیایە چۆن بۆچی سوود لە دەرفەتەکان وەرناگرین طبعا من پێم وایە کەوتۆتە سەر هەردوو لە هەم قسەکار و هەم گوێگر ئەمڕۆ دیجیتال میدیا و ینی وەلحاصل خەڵکێکی زۆر بۆ بە دنیایی ینی تۆ قسەی بۆەکەی چاوەڕێتی تۆزێ زوو تەواو بیت لە کەسابەتەکەی بپرسێ لە دوکانەکەی بپرسێ لە شاگردەکەی بپرسێ بەدەوی ئیشەکەی بڕوە زوو نوێژەکەی تەواوکە ڕاکە بۆ دوکانەکەی ئەمە بابەتێکە پەیوەندی بە هەموو کۆمەلگاوەیە کە بابەتی دنیاگەرایی ڕەئسمالیەت زاڵ بۆ بەسەر هەموو لایەکمانە بەڕاستی یعنی تۆ ئەگەر لە جێگایەک مزگەوتێک لەم ساڵانە خوێنمەوە لە شوێنێک بۆ لە ڕاز بۆ شوێنێکی چۆڵ بووە بەیانەیەک پیاوێکی خوا پێدا و ڕۆشتۆ بۆ سێری کرد 3-4 نەفەر حەوت نەفەر 3 نەفەر بۆ حەوت نەفەری لێ بوون من ئەوەندە نوێژی وتی ئەڵە هەر ئەمەندە نوێژی لێکان مزگەوتە یەکی یەک سیارەی سەفری بۆ کڕیون ئەم پیاوە یەکی یەک سیارەی سەفری بۆ کڕیون ئەڵە ئیتر لە دوایەوە ئەم مزگەوتە لە سەربانی بەیانان خەڵک نوێژێ کرد تێگەشتی توانە بەڵکو فرسەتێکی تر بێتەوە جەمە بەستەکەم چییە ئێمە زۆر جار ئەو خەڵکەکە بۆ بە خەڵکیی دنیای بۆیە شەیتانیش زاڵ بۆ بەسەر زۆرمان ئەمە خاڵێکی تر بەداخەوە زۆر جار لە ڕابردوودا کە داعوە بانگەواز ئەکرا هەدەف لێی ئەوە بوو زۆرترین خەڵک لە دۆزەخ ڕزگار بکرێ ئەمڕۆ بەداخەوە بەشێک لە بانخوازەکان بەشێک لە مامۆستایان کە خۆمانین بۆ ئەوە قساکەین بۆی بناسرین بۆ ئەوەی مەسەلەن زۆرترین دەستخۆشیمان لێ بکرێت بۆی زۆرترین لایەکمان بۆ بێ ئەو بەڕاستی کارە ساتە نەبوونی ئیخلاص قسە هەتا ئیخلاصی تیا بوو بەرامبەر ئیسفادی زیاتری لێکات قسە هەتا لە دڵەوە بوو زیاتر بۆ دڵە ڕات من خەڵک سەیری قسەکانم ناکە سەیری کردەوەکان مەکات سەیری کردەوەکان مەکە من با تا بەیانی باسی چاکبوون بۆ ماڵ و منداڵ بکەم بۆ جەنابەت تۆ دراوسی منیت کە ئەبینی من خراپ لەگەڵ ماڵ و منداڵ مە چۆن قسەم لێ وەرەگری کاک وایە ڕاستە من باسی دراوسێت بۆکەم ئەڵم دراوسێ فەزلی وایە و گەورەی وایە بەڵام هەرچی دراوسێمە گیری خواردەوە بەدەستمەوە بەدەست مناڵەکەی منەوە گیری خواردووە وانە کاکە تۆ وەکو دراوسێ چۆن قسەم لێ وەرەگریت وایە من باسی کۆمەڵەشتی ترت بۆکەم حاڵێرزم بووی کاکە باسی کۆمەڵەشتی ترت بۆکەم یەکە بۆ خۆم لە خۆمان جێبەجێ نەبوو تۆ قسەکەم لێ وەرناگریت وایە کە ئەوەش بەڕاستی هەڵەیە چونکە ئەم جیهان کە تێک چوو کە ئەم دنیای کە تیاین تێک چوو بەڕاستی هەمووی زەرەکە تەسەورکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەدیثێکی هەیە پێڵە حەدیثی سەفینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی دوو تاقممان بۆ کات کە سواری سەفینەیەکە بن سواری کەشتیەکە بن لەم کەشتێکە دوو قاتە قاتی خوارەوەی کەشتێکە هەر کاتێک بیانەوێ ئاوێک بخۆن ئاوێ بەکاربێنن ئەچنە قاتی سەرەوە داوا لە قاتی سەرەوە ئەکەن ئەڵەن تۆزی ئاومان بۆ هەڵکێشن با بیخۆینەوە با بەکاری بێنین دوای کۆمەڵە خەڵکی قاتی خوارەوە ئەڵەن کاکە پێویست ناکە ئێمە هەموو جارە بچینە قاتی سەرەوەی کەشتێک و داوای ئاو بکەین باشە بۆ کونێک لە خوارەوە نەکەین لە خوارەوە کونێکی تیەکەین هەر دەقەی ئاومان بیێت لێ وەرەگرین و کێشەی ناچینە سەرەوە و ئەفەرمێ خەڵکی سەرەوە ئەگەر وازیان لێ بێنن ئەمان لەم کەشتێک کونکەن بۆ خۆیان هەردووکیان زەرەرەکەن وایە هەردووکیان تووشی زیانە بن هەردووکیان غەرقە بن
ئەم دنیاش وەکو کەشتێکە وایە ئەگەر بێ و تۆ واز لە من بێنی من بانگەواز نەکەم بۆ دین و هەر کارێک کردم هەر گوناحێک کردم دەستم نەگری کاکە هەمومان زەرەرەکەی لەم کەشتیە جاری وایە تاوانێک کە لە جێگایەکدا ئەکرێ خوای پەروەردگار بەڵام موسیبەتێک ئەنێرێ گەڕەکێک تیاچێ کاکە خۆم گەڕەکە تیاچێ هەمووی خراپ نییە خراپەکە لەسەر نیەتی خۆی خوازین دوویە کاتەوە وانە لە سەردەمی پێش پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا بمانە گێڕێتەوە کە خوای تەعالی مەلایکەتی عەذابی ناردۆ بۆ لە ناوبردنی قەومێک بۆ لە ناوبردنی گەلێک ئەڵێ کاتێک کە مەلایکەتەکانە چن تەماشاکەن هەر کاچنە شارەوە خەڵکێک نوێژەکە خەڵکێک خەریکی عیبادەت توێن خوای پەروەردگار تۆ بۆ گوندێک ئێمەت ناردووە لە ناویان بەرین کە خەڵکی نوێژەکە لەوێ فەرمووی فەبیهم یبدەئوه لەوانەوە دەست پێ بکەن عەزابەکە لەوانەوە دەست پێ بکەن چونکە ئەوانە دەستی خەڵکیان نەگردەوە واز لە تاوان بێنن ڕوونە یعنی ئەو خەڵکیان واز لێناوە خەریکی نوێژ بوون لەسەر بەرماڵ و تەسبیحێکی درێژیان بەدەستەوە بۆ حەقیان بەسەر خەڵکەوە بۆ لەوانەوە دەست پێ بکەن بۆیە کاتێک کە ئاگریە کەوتەوە ئەم ئاگرە داری تەڕ و شکجیان ناکاتەوە لە یەک هەردووکی پێکەوە سووتێ بەڕاستی بۆیە ئینسانی بڕوادار ئەبێ هەموو دقیقەیەک بە گرنگ بزانێ بۆ داعوە و بانگەوازکردن و هیچ شتێکیش بەکەم نەزانێت جاری وایە دەستنوێژێکی تۆ جاری وایە چاکەیەکی تۆ لەگە کەسێکدا ئەبێتە هۆکاریەوەی کە تۆ زۆرترین خەڵک بێنێتە ناو ئیسلام و بەڕاستی وانە بۆیە ئەو فرسەتانە و داعوەکردن ئیشی هەموو لایەکمانە ئیشی گەنجێکە ئیشی پیرێکە ئیشی مامۆستایەکە ئیشی ئافرەتێکە ئیشی مامۆستایەکە ئیشی داعیەکە ئیشی مهندسیەکە ئیشی هەموو لایەکمانە کەس نابێ خۆی دێ بێبەری کا بڵە کوڕە من حەقم چییە خەڵک خراپە دراوسێکم خراپە نە قەدەر المستەطاع ئەگەر زانی دەبێت سوودی پێ بگەێنیت چونکە بەڕاستی بەڕێزان ینی بەهشت کاتێک خۆشە خۆشی تەواو هەموومان ماڵ و منداڵمان لەگەڵا بێ لە باشت بەڵام من لە دۆزەخا بم و ماڵ مناڵەکەم لە باشتا بن یان باوکێک لە باشتا بێ ماڵ و مناڵەکەی قرچیان بێ لە دۆزەخا و هاوار مناڵیان بێ وانە خۆشی تەواو نادا بە ئینسان وایە بۆیە بەڕاستی ئینسانە بێ بەردەوام داوە بکە بەردەوام بانگەواز بکە بەردەوام ئەوی کە بۆی کرا ئەنجامی بدا لە کاری چاکە هیچ قسووری لە خۆیدا نەبێ خەڵک بەگوێ ناکەوەکو بەگوێ پێغەمبەرانیان نەکردو مەسەلەن ئەوە شتێکی ئاساییە ئەوەی کە گرنگە تۆ جووتەکە بکە تۆ گەرمەکە تۆکە واجبی خۆ بەجێبێن تۆ ئەوەی واجبی خۆتە بیکە ئیترەوەکەی لەسەر خوایە خەڵک چێنێ بە قسە دەکات چێنێ بە قسەت ناکات ئەوە لەسەر خوای پەروەردگارە و واتە لە بابەتی داعوەیە ئەمە خەڵک زۆر بەغەڵەت لەمە حاڵی بووە پێی وایە لە بابەتی داوایە بێ بەرهەمی دەستی یەکسەر دیار بێت وەڵی من لەگەڵ براکەم قسە ناکەم چونکە 3 جار پێم و تۆ نوێژ بکە نوێژی نەکردو دوای واسی لێناوە نابێ ئەمە کارێکی زۆر غەڵەتە بەڕاستی بۆیە ئەوە غەڵەتە لە کاری داعویە بتەوێ یەکسەر بەرهەمی دەستی خۆت ببینی پێغەمبەر 950 ساڵ داعوەی کرد ژمارە حیوان زیاتر لە ژمارەی بەشەر لە کەشتێکەیە تێگەشتی کاکە ژمارەی ئاژەڵەکان زیاتر بوو لە ژمارە ئینسانەکان یعنی بۆیە ماویشیش نەبوو حتا 950 ساڵ تەسەوور کە چەند پشتیانی بینیوە پشت بە پشت لاچێ کوڕەکە کە باپیرت پێم و تۆ ئیمان بێنە نەیەنا کوڕە تۆ بیێنە وایە ئاجا بۆیە هەر بێزاریش نەبووە تا یەقینی دەستکەوتووە بۆیە ئەمە کارێکی هەڵەی ئینسان کە بانخواز بێ بیەوێ یەکسەر بەروبوومی ئامۆژگاریە کە کردوویەتی جاری وایە کەسێک بە قسەمان ناکە لە ئامۆژگاری لەبەر ئەوە نییە کە ڕقی لە دینە لەبەر ئەوە نییە ڕقی لە خوایە لەبەر ئەوەیە منی بەدڵ نییە چونکە لە حیزبەکەی ئەو نیم لەبەر ئەوەی منی بەدڵ نییە چونکە لەگەڵ ماڵ و مناڵمان باش نیم لەبەر ئەوە منی بەدڵ نییە چونکە دڵی لە شتێکەوە لێم ئێشاوە نییە لەبەر ئەوە نییە کە من دینم پێ ڕقی لێمە بۆیە ئەم فرسەتانە کە دێتە پێش کە هەر جاری بەڕاستی مناسبەیەک دێتە پێش پێویستە ئینسانی بڕوادار بە هەلێکی باش وەریگرێت بتوانێت داعوە بانگەوازی تیا بکە بەلای خۆ
باش مامۆستا شتێکی گێرمەوە دوای پرسیارەکەمەکەم چەند ساڵ لەمەوە پێش لەگەڵ خاتونێکا قسەمانە کرد تەلەبە بوو ئەوە لە پۆلا لەگەڵ مامۆساکەما کەوتونێتە گفتوگۆکردن لەسەرەوەی کە باڵاپۆشی فەرزە مامۆساکەم لەگەڵەوە نەبووە من لەگەڵ ئەوەیە بووم کە باڵاپۆشی فەرزە لە یەکێ لە پرسیارەکان مامۆستا توێتی باشە بە چ بەڵگەیەک باڵاپۆشی فەرزە ئەو شەیوە منە ئاەتەم بیر شۆتەوە کە باڵاپۆشی فەرزەکەیان لەبەرم جا ئەمەوێ لەمە ئەو پرسم ئایا شتێکێ بە ناوی خۆ ئامادەکردن بۆ بانگەوازکردن چکەوەی من بەهۆی ئەوەی کە ئەو ئاەتەم لە بیر شۆتەوە لە کاتەیە قسەکانی من زعیف بوون طبعا جاری وای ئینسان مەوعیدێکی پێشوەختی هەیە ئەڕوا بۆ مناسبەیەک ئەڕوا بۆ شتێکم پێویستە بەڕاستی خۆی ئامادە بکات بەڵام جاری وایە تۆ لە پاسێک دایت جاری وایە لە تەکسیەک دایت جاری وایە داوت کرای بۆ جێگایەک ئینسان لەو کاتەیە ئەوەی کە پێویستە پێی نییە ئەوەی کە پێویستە پێی نییە نابێ واز لەوە بکا کە پێویستە بێڵێت ڕوونا تۆ مەسەلەن عەرە بەڵەیە من لا يدرك كله لا يترك جله ئەگەر خۆ فریای هەمووی نەکەوی نابێت نیوەشی تەرەکەیت وەنیە فریای نیوەیەکەوی بۆیە وا باشترە ئینسان کاتێکە بۆ منازەرە ڕۆژ کاتێ بۆ جێگایەک ڕۆژ پڕچەک بێ لەو بابەتەیە کە ئینەکات لەو بابەتەی کە مناقەشەیەکە باسێکە بە تەواوەتی مادەکانی ئەوەی پێبێت چکە تۆ بۆ لای کەسێکی واچیت بەڵام خۆ جاری وایە ئێرتیجالیە و جاری وایە لە بازارە کارزمکردن لە مەجلیسێکە کەسێک و بابەتاکاتەوە ئەوە بەڕاستی هەر پێویستە ئینسان ئەوەی کە ئەیزانێ با نەسە عەرەبێ کەش نەزانێ بڵێ خوا وای فەرمووە پێغەمبەر وای فەرمووە صلی الله علیه وسلم ئەوە گرنگە چونکە تێگەیاندنی بەرامبەر بەڕێزان تێگەیاندنی بەرامبەر بەو شێوازەی کە خۆی داوایەکە زۆر گرنگە جاری وایە بەرامبەر بە بەڵگەی عەقڵی بڕواکات بەڵگەی عەقڵی جاری وایە بەرامبەر بە بەڵگەی نەقڵی بڕواکە کە قورئان و حەدیثە من کتێبێکم بینی لەم ڕۆژانەیە وەزارەتی ئەوقافی قەتەر چاپی کردووە وەزارەتی ئەوقافی قەتەر چاپی کردووە کتێبێکە بە ناوی فەهم الئیسلام ئەم فەهم الئیسلامە بە 6 زوبان چاپ کراوە بە 6 زوبان زبانی ئینگلیزی زبانی فەڕەنسی زبانی ئیسپانی زبانی پورتوغالی 6 زبانە ئەوی کە لە یادم بێ ئەڵمانی بە 6 زبان چاپ کراوە ئەم کتێبە تەوەن باسی ئیسلامەکات بەڵام کەمترین ئاەتی تایە باسی دروستبوونی خەڵقەکات باسی دروستبوونی کەونەکات باسی فەن ئەکات لە بڕوانگەی ئیسلامەوە باسی ژینگە ئەکات یعنی ئەمە زیاتر هاتووە عەقڵی جوڵانەوە چونکە بۆچی بۆ ئەم کتێبە ئەم کتێبە بۆ موسڵمان نەنووسیوە ئەم کتێبە بە 6 زوبان نووسیوێتی بۆ ئەم کاتی مناسبە بۆ کە لە قەتەرە دەرفەتەکانیان دەرفەتەکان هاتووە ئەم کتێبە ئەوەندەی کە چاپ کراوەیدا بە خەڵک ئەوەندەی کە چاپ نەکراوە هەموو کەسێکە دانیشێ بارکۆدێکی داناوە لە بەردەمیە ئەم بارکۆد هەر مۆبایلەکە دەخێتە سەری کتێبەکە دێتە مۆبایلەکەت ئەمە هەر لە بەردەستی خۆتایە مەبەستەکەم لێرەدا چییە ئەم هاتووە بە زوبانی و بە عەقڵی کەسێک شتەکەی داڕشتووە چونکە تۆ تا پێی بڵێ قورئان وا فەرمێ باوەڕی بە قورئان نییە خۆ گەرەوەکو تۆ باوەڕی بە قورئانە بێ موسڵمانە وانە باوەڕی بە پێغەمبەرەکە دەبێ موسڵمانە کەواتە ئەمەیان ئەبێت تۆ بە بەڵگەی عەقڵی قەناعەتی پێ بکەی بە بەڵگەی عەقڵ بە بەڵگەی عەقڵ قەناعەتی پێ بکەی کە کاکە ئەمە خراپە ئەمە چاکە چونکە بابەتی ئەخلاق هەندێک بابەتێ لە شتە جوانەکان و شتە خراپەکان التەحسین و التەقبیح کە لە شەرعا باسە کرێ ئەم بابەتە جاری وایە ئینسان بۆ خۆی ئەزانێت کامە خراپ و کامە چاکە خۆی دکتۆر ڕێک ئێستا گرفتەکە لە هەرێمی کوردستانەمەیە وەکو هاوکانم ئاماژێ بە خاڵێکی جوان کرد زۆر جار منێک ئەمەوێ پەیامێک گەیەنم ڕاستەوخۆ کۆمەڵێک کەس لێم ڕاستە بێتەوە ئیشی جەنابەت نییە تۆ بانخوازنی بۆت نییە ڕەنگە حەقیقەتێک حەقێک لە قسەکانیان نابێ بەڵام وا لە منەکە
تەنانەت بە زمانی عەقڵ و منتیقیش خۆم ئیتر نەوێرم بدەمەوە لە قەرەی بانخواز. ئەمە گرفتێک ڕخنەیەک بۆ ئەوانە هەیە کە ئیشان بانخوازێ بە پێچوانەشەوە گرفتێکی ترێ من کەچم کاری بانخوازیەکەم خوا پەنامان بە ینی جۆرێک قسەکەم وەکەوەی یعنی تەنانەت پێغەمبەر ڕێنمایی لە منەوە وەرگرت بێ درودی خوای لەسەر ینی وا خۆمە خەمە شوێن ینی بینیومانە زۆر ئەو گرفتە دیسانەوە گەشە بۆ بانخوازی دروستەکەم بۆی ئەڵێم ینی پرسیارەکەم درێژ بووی ڕەنگە ئەمە دەردەدڵ بێ ئەوەندەی پرسیار بێ گرفتەکە لە هەردوو جەمسەرەکەمانەیە بالفعل وایە ئەنی چیرۆکێکی ینی لە کۆتایە پامێکی جوانی لێە دکتۆر ئەڵێ دوان باوکیان مرد نەیانزانین چی لێ بکەن بردیان سەر گۆڕستانێک خۆیان نەیانزانی فاتحی بەسەر بخوێنن شوانێک لێ وتیان وەرە کاکە شتێکی لەسەر بخوێن وتی بە منی چی لێ نازانم وتی کاکە ئێمە باوکمان ناتوانین ئەڵێ چوە سەر قەبرەکەی شتێکی وتی تاوا بڕۆنەوە شەو باوکە چوو خەوی کوڕەکانی وتی خەمی منتانە بێ شوێنم خۆشەوە ئەمانە و بەیانی گەڕانەوە بۆ لای شوانتی تۆ چیت بود لەسەر ئەم قەبری باوکمان ئەوە پیاوێکی باش نەبوو ئاوا شوێنی خۆش بێ بۆ شەوە زوو بێتە خەومە وتی وڵا هیچ چوومەتە سەر گۆڕەکە وتمە خواسوێن و سوێن بە تۆکە گیانی منە بەدەساگەرام ئەوارە میوانی من بۆ ئەمەڕێکم بۆ سەرەبڕێن میوانی توێبزانم چی بۆکەی پەیامێکی سادە دڵێکی ساف ڕەنگە نە ئاەتی تیابوونە حەدیسی تیابوونە بسمیلای تیابوو هیچ یعنی گرفتەکەمان لێرەیە پەیامت چییە بۆ منێکی سادە کە بانخوازیەکەم لە حەجمی خۆمان نەخۆم خەمە گرفتێکەوە بدۆڕێم و بۆ بانخوازانش تۆزێک دەرفەتمان بنێ ڕەنگە هەر پێویست نەبێ پێویستیان بە هاوکاری ئەمە هەبێ خۆی طبعاً ئێمە بێ دووشت لێک جاکەین و بابەتی بانخوازی و بابەتی فتووا لێک جاکەینەوە فتووە بابەتی فتووە بابەتێکی فقهی دێتە پێشەوە تۆ فتوای لەسەر دی لە تەلاقە لە نیکاحە لە میراتە لەمانێ ئەمە ئینسان خۆی لێ نەدا باشە ببێ علم بەڵام بابەتی بانخوازی ئیژی هەموو کەسێکە بابەتی فتوای ئیشی هەموو کەسێک نییە بابەتی فتووە ئیشی هەموو کەس نییە پێم وایە کۆمەڵگاش زۆر جار کە قسە لەسەر هەندێک کەسەکە خەڵک تەداخلی فتوواکات تەداخلی فتوواکە بەبێ عیلم کە ئەوە بەڕاستی زۆر بابەتێکی خەتەرە بابەتی فتووادان کە داعیش ئیشی فتوانی یەکەکە فتووا خەڵکی تایبەتی هەیە ئەمڕۆ لە کۆمەلگای ئەمە بەداخەوە هەر کەسێک تۆزی ناسرااو بوو ئیتر خەڵک فتوای لێ وەرەگرێ کاکە ئەم پیاوێکی بانخوازە لەوە چێ شوی خۆ پێغەمبەرەوە بینی پیاوێکی پاکە پیاوێکی بینی خۆی خوا چاکە بۆیە قوبوڵێکی هەیە لەسەر ئەرزا بەڵام ئەمە ئەو کەسە نییە کە فتووا بدات لە وڵاتی ئێمە شتەکان تێک چۆ بەداخەوە بانخواز ئیشی فتوواکە مفتی ئیشی داوا ئەکات کە تێکەڵ بووە زۆرجار خەڵک گەنجێکە قسەیەکەکە بابەتێکی ئامۆژگاری بۆ خەڵک باسەکە ئاگادارکردنەوەیەک لە قەزەیەک بۆ خەڵک باسەکە خەڵک پێ قبول ناکرێت بۆ پێ قبول ناکرێت پێی وایە کە ئەمە فتوای داوە بۆیە من ئێسش دووبارەیەکەمەوە بابەتی داعوە بابەتی بانخوازی بابەتی ئامۆژگاریکردنی خەڵک واجبی سەرشانی هەموو تاکێکی ئێمەیە وە گوناحبارە بین نەیکەین بەڵام بابەتی فتووا ئیشی هەموو کەس نییە بیکەین گوناحبارە بێت ڕێک گرفتەکەی ماوەستا ئێستا فتووا دێ دوێنێ هەربان نمونەیەکی حی بێنمەوە بۆ خۆم باسییان لە یاریزانێکی هونەرمەندێکی بەناوبانگی وڵاتی ئەمریکا کردگوایە لە قەتەر و موسڵمان بووە منیش بۆ خۆشی نووسیم کاکەم کابرانەوە تو 700 ساڵێک وابزانم تەمەنیەتی وڵات پێم خۆش ئێستا پێشبم کێ بۆ بەهشت داوایان شتێکی تەفریهی کە بۆ بە موسڵمان دانەیەک بۆی نووسی بووم تۆ هەر لە ئێستەوە ئەو دنیات لە نێو کەوانەیەکە یعنی هەر فتوای دا کە من تەنان ئەو دنیام ینی ئەم گرفتانەمان هەیە لە پەیام گەیاندن ئەم کێشە دروسە بێ لە گەیاندنی پەیامی بانخوازی ینی حەزەکەم لەسەر ئەم خاڵە بەڕاستی تۆزێک ینی پەیامێک هەبێ ئەمە بەڕاستی خزمەتکردن بە ئیسلام دڵسۆزیە ئەمە ئاوایە ڕێگە ڕاستەکە وڵی طبعا من پێم وایە خوای پەروەردگار جەلە جەلاله بۆیە 99 ڕەحمی لای خۆی دانا و یەک ڕەحمی داوەتە ئینسانەکان بەشێکی زۆری بۆ قیامەتیتی وەنیە ئینسانێک ئەگەر تەمەنی 100 ساڵ بێ لە گوناح و تاوانە کاتێکە گەڕایە بۆ لای خۆکاکە خوا بە ڕەحمە ئەوە ڕەحمی خوایە کە ئەم ژیانت سەر و بن نابێ ئێستا ئەوە ڕەحمی خوایە بەڵام بەڕاستی ئینسانیش هەندێک بابەتێ جاری وە بابەتەکە بابەتی تەرفیهیە یعنی بیکەم بە بابەتی عەقیدە بیکەم بە بابەتی وەلا و بەڕا بیکەم بە بابەتی ئەوەش بە خۆی مشکلەیەکە بەڕاستی کاکە هەندێ شاعیری ئێمە شعران وتووە لەواچێ بیبینی بڵێ ئەمە کوفرە بەڵام لەواچێ ئەمە بابەتێکی تر لە پشتیەوە بێت وانە بابەتێکی عیرفانی بێ من لێ حاڵی نیم
بۆیە حکومدان لەسەر خەڵک لەسەر نووسینێک لەسەر بابەتێک ئەمە کارێکی خەتەرە لەگەڵ ئەوەشدا یعنی من پێم خۆشە والله هەموو سەر ئەرز مسلمان بێت با بڕاتە باش تۆ خەجەکە یعنی باشە ئەگەر کەسێ بڕاتە باش تۆ لەم شوێنەکە من کەمە بێتەوە ئەگەر خوا منی بۆ بەهەشدا نابێت وەنیە هێنی لە شوێنەکەی من کەم نابێتەوە بۆیە ئینسان ئەبێت لە دنیادا بەردەوام دوعا و نزای ئەوە بێ کە کەمترین کەس بچێتە دۆزەخەوە من چی ئیسفاداکەم دۆزەخ پڕ بێت و من چی ئیسفاداکەم بەهەشت چۆڵ بێت گرفتەکە لە چۆڵی و بەهەشتەکە گرفتەکە لەو جۆرە لەگەیانی پەیام لەو جۆرە لە دڵسۆزیمان بۆ ئاین ئاها بۆ من پێم وایە ئەگەر وا بڵێم خزمەت بە دینەکەم لەگەنگە ئەمە بۆ من تەسیری نەبێ بەڵام کەسێکی تر دوانی تر ئەیبینێ یانی زۆر جا قسەیەک لە مەجلیسێکە بۆیە ئەڵێم هەمیشە دوو گرفتمان هەیە ئێمە کە خۆمان خێنە شوێنی بانخوازەکان ناتوانین تەمسیلێکی جوان بکەین ئەو نقطەیە ئاماژەت پێکرد فتوا ئەدێن مامۆ دکتۆر فتوا دێن ئەوە زۆر مشکلێکە کە یعنی من ڕۆژە لە مەجلیسێکە وتم باشە ئێستا گەر پیاوێک بێتە ئەم شاری سولێمانیەوە بڵێ کاکەەوە من مسلمانە بم ئیسلامێکی حەقیقی پێ نیشاندە لەکوێ چی لێ بکەینەوە ئەوێت تەکسیەکی بۆ بکەین شەش حەوت شوێنەیە بی چی لێ بکەین بۆ کوێ بەرین وەنیە نازانیت کابرا لە ئەمریکا مسلمان بووە دوایە کە 2 ساڵ مسلمان بووە لەوێ مرکزێک لێ بۆ دوایە وتیان وڵا کامە تۆ لەسەر مەزهبی جعفەری مسلمانیت هێشتا مسلمانی بەڕاستی بە سونی یعنی جاری وایە کاکە ئێمە گرفتەکە کابرا وازیێ ناوتی با بە حال لەسەر بێدینەکە باشتر ئەم هەموو بەس بڕۆزمە بە من ناکرێت کاکە جاری وا هەیە ئێمە ئەو پەیامە جوانەی خواکە هەیە ناتوانین بەو جوانەیە بیگەینی تێگەشتی بەو جوانەیە بیگەینی زۆر بمان بووینەتە بەر بەسەر ئیسلام بەداخەوە زۆر بمان ئەوەندەی خەمی کەسایەتی خۆمانمانەی خەمی کەسایەتی ئیسلاممان نییە زۆر بمان بەداخەوە یعنی ئەم هەموو دەقە جوانە هەیە لە قورئانە لە حەدیثە ئەم هەموو شتە جوانەی ئیسلامەیە جاری وای ئێمە دێن ئەگەڕێن لەم هەموو دەقە لەم هەموو ڕەحم و سۆزە ئەگەڕین بۆ دەقێک کە بۆ کەسێکی تایبەت و تراوە لە سەردەمی پێغەمبەرە جێبەجێ بکەین بەسەر موسڵمانێکە کاکە بۆ لە شریعەتی ئیسلامدا ئەڵێ ئەگەر ئینسانی قسەیەکی کرد ئەگەر ئینسانی قسەیەکی کرد بە 7 ڕێگە تەویلی بۆ کرام قسەی کوفر نییە یەک ڕێگایەکی بە 7 ڕێگە کوفر بوو بە 7 ڕێگە ئەم قسە کوفر بوو بە یەک ڕێگا کوفر نەبوو ئەبێ من یەکەی بۆ بژێرم پێچەوانەکەیەتی ئەبێ ڕێکەی بۆ بژێرم کاکە ئەبێ ئەم تەفسیرە جوانی بۆ بکەم چونکە کاکە جاری وای ئینسان قسەکەی کوفرە بەڵام خۆ کافر نابێت ئینسانی وای فعلی کوفرە بەڵام خۆ کافر نابێت بۆیە من پێم وایە ئەمڕۆ ئینسانی بڕوادار لە کاتێکی وەکو ئەمڕۆدا کە زۆرترین خەڵک بانگەشەی بێدینی و بانگەشەی ئیلحا دەکات بەداخەوە ئینسانی بڕوادار بێ بە ئەڵکێتە خەڵکی مسلمانەوە باڵکێتە خەڵکی جوانەوە بەداخەوە خەڵکی وابینم لەم کاتەیە کە پێم وایە لەم قەڕنەیە گەورەترین کار کە کرابێ لە دۆلی ئیسلامی ئەم کارێک قەتەر بووە گەورەترین کار کە کرابێ تەوان بغض النظر من یاری نازانم بەخوا نازانم کێ یاریەکات نازانم یاری چۆنە نازانم هەریشی لێ نازانم بەڵام بەڕاستی ئەم هەلەی قۆستۆتەوە بۆ داع و بانگەواز ئەم فرسەتەی قۆستۆتەوە چەندین داعی بردو چەندین کەس مسلمان بووە من بۆ نێم دەستخۆشی لەمە بکەم بۆ بچم قسە بە قەتەر بکەم بەڵام وڵا قاعیدەیەکی ئەمریکی تایە قواعیدی ئەمریکی لێوایە جێشێکی ئەمریکی لە قەتەرایە هەنی بۆ من ئیلا بە دوای شتی خراپە بگەڕێم وەنیە بۆ ئەم هەموو کارە جوانە کە من پێم وایە هەموو عالەمی سەرسام کردووە هەموومانە بێ دوعای خێران بۆ بکەین بۆ چونکە کاکە بیانی فرسەتێکی قۆستۆتەوە هەلێکی قۆستۆتەوە خۆ ئەگەر کاکەیە 1000 کەس بکردە یەک کەس مسلمان بێ زۆرە یەک کەس مسلمان بێ خۆ ئەگەر لە دۆلێکی ئەوروپایە بێ لەواجە چەندین کەس بچواتە سەر دینی ئەوانیش مسلمان بچوای بوێ خەریکی کاری خراپێ پیاواتوە
کۆمەڵەکانی جوانی کردو کۆمەڵە داواکات کۆمەڵە شتی حرام کردو لیان کە نابێ بیکەن جوانی ئیسلامیان پیشانەدا کاکە ئەم کارانە مسلمانیش دەبن دکتۆر ئاشنا بن بە ئیسلامی ئاشنا بن بە ئیسلام کاکە گویان لە بانگە بێ خەڵکی گوێ لە بانگ و نەبووە تا ئێستا لێ گوێ لە بانگە بێ بۆیە من پێم وایە ئینسانی بڕوادار دوایەوەی کە هەرچی فرسەت هەیە بیقوازێتەوە بۆ داوا و کەسێکیش کە کارێکی جوانەکە دەستخۆشی لەو کارە جوانەی بکە نەک بێ خەڵکێک فێری جنێ و تەشیر بکات لەوەی شتێکی خراپتریەیە یعنی ئەمە دامان نا قەتەر وڵ کەسێکە قەتەر دامان نا یەک کەسە ئەم کەسە کۆمەڵە کاری خراپیەیە بەڵام لەو لاوە بانگەشاکە بۆ دین و بۆ ئیسلام ئەبێ من بانگەشەکەی بۆ دین و ئیسلام زەربی سەفرکەم بۆی خراپەکەیەوە ئەبێ دوعای بۆ بکەم خراپەکەشی نەمێنێ و باشەکەشی زیادکە بەسەکان خۆش بێ مافساکیان زۆر سپاس بۆ بەڕێز بۆم ساشە خانسیاون سووڕی تەوەرە لەگەڵمانە بوو سپاس بۆ زانیاریەکانەوە بەڵای عزیزان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێکردن یاریە جاتر سەدەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی سيريني ما شاء الله عليه رشبة تيبي أولا تيبي أولا يو أملا جيب سنيني أحمالك أمي سيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولا أزاني أبي وقت من دامي كي إنجا أزاني غول 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 أفرا أفرا وقت ميسيلي أزاني هاتني عليك كل حرب جبسينيني كامي تشيليات نكراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەڵێ ئەزیان دیارە ساڵانە لە شاری سلێمانی پێشانگای نێودەوڵەتی بۆ کتێبەکرێتەوە ئەمەش ئەتوانین بڵێن یەکێکە لە باشترین ئەو چالاکیانەی کە لە شاری سلێمانی ئەکرێ بۆ زیاتر ئاشناکردنی خوێنەران نووسەران لێکۆڵەران بە سەرچاوە نوێیەکان یاخود ئەو کتێبانەی تریکەوە پێشتر چاپکراون یاخود هی چاپیان نەماوە و دەرفەتێکە بۆ هاتنی ژمارەیەکی زۆر لە با بڵێن چاپخانە و ئەو ناوەندانی تری وڵاتانی دراوسەیە بۆ هەرێمی کوردستان کە ئاسانتر ڕەنگە وانێ خات و سەناتۆلەوەی بچی بۆ ئەردن بۆ لوبنان لێرە ئەوە بزانم ئاسانتر ڕاستەوەشوان ئەم جۆر چالاکیانە زیندوێتیە بەخشێ بەو شارانی کە پێشانگای کتێبی تیاکرێتەوە دیارێکێکە لەو نیشانانەی تۆ توانی ئەو شاری پێ بناسیتەوە شارەکە ڕۆشنبیری تایە خوێندنەوەی تایە زانست و زانیاری تایە گەشەکە و هەروەها وەکو خۆشت ئاماژت پێدا لە ڕووی گەشتیاریەوە لەوانەیە ئەو پارێزگایە بەگشتی سوودی لێ بینە چووکە لە ناوچە جیاوازەکانەوە خەڵک ڕۆکاتە و شارە بۆ سەردانیکردنی پێشانگاکە کۆی ئێمە ئێسەی بین وەڵسەشانگە چیتە پێشانگە کەمترین کاتژمێر هەیە کە چەند پاسێک لەوێ نەبێت کە گەشتیاری شارەکانی تری هێناوە و زۆر کات کۆمەڵە گەشتیار کۆبنەوە لە ناو
گروپێکە لە شارێکی جیاوازەوە پاسەگرن گەشتێکی خۆشڕێکە خەنوەم سەردانی کتێبخانەکەکەن و ئەو پێشانگایە هەموو ئەو ناوەندی بڵاوکراوانی کە تایەتی سەردانەکەن ئەوشی کە خۆیان پێویستیانە دەستیانەکەوێ یان جگەلەوە ئەوانی کە وەکو ئێوەمانان خەریکی توێژینەوەی زانستین لە قۆناغێکی خوێندنان چ بە کالیۆرۆسە ماستەرە دکتۆرە زۆرترین ناونیشانیان دێتە بەردەست بۆ ئەوەی کە ئیسیفادەی لێ بکەن بۆ توێژینەوەکانیان و زانیارێکی زوخڵ ناوەندێکی چاپ و بڵاوکراوی زۆر لە بەردەستیانایە کە زۆر بە ئاسانی ئەوەی ئەیانەوێ دەستیانەکە. بەڵێ پێم وا بێ سبەینێ کۆتا ڕۆژە هەڵە نەبم شەشی مانگە واتە ڕۆژی شەممە خوێنەران قوتابیان بتوانن بە تایبەت قوتابخانەکان فرسەتە ئەگەر ینی هەرچانە پێم وا بێ ئەمە هەر هەیە بەڵام وەکووە بیرهێنانەوەیەک ساڵانە بەشێک لە ناوەندەکان لە قوتابخانەکان بە گروپ وەکو چۆن هاوکارم باسی کرد لە دەرەوەی شارەکان ڕەنگە کۆمەڵی کەس پێکەوە بێن فرسەتێک هەر کتێب ببینن ئەمە شتێکی باشە بۆ بابەتێکی تریش لەم وەرزەیە کە گرنگە هاونیشتیمانیان بە دڵنیاییەوە وشارێکی باش هێستا کە هەیە بە تایبەت وشاری ژینگەیی بەڵام لە کۆتایە کەسێک ناچار بوو سەرمای بوو ڕەنگە ئیتر ئەو وشاریەی ئەوەندە کاریگەری لەسەری نەمێنێ ناچار بێ پەنابات بەربڕینەوەی بەشێک لە دارەکان بە تایبەت لە ناوچە شاخاویەکان و لە گوند و شارۆچکە دوورە دەستەکان بەڵام بۆ ئەمەش دیسانەوە ڕێگە چارە هەیە ئومێدەکەین لایەنە پەیوەندیدارەکان وەروە کەسانی بە ئەزمون و شارەزا بتوانن سەرلق و پەلی ئەو دارانە لێ بکەنەوە کە بە جۆرێک بێ بۆ بەهاری داهات و عمرێکی باشتر و گەنجتر بە دارەکە ببەخشنەوە وەروە بەشێک لەو داری کەوا وشکەڵ بووە یاخود پیر بووە بتوانن بهێنەوە سوودی لێوەرگرن بۆ زستانەکەیان کە ئەمە گرنگە هاونیشتیمانیان بتوانن ژینگە پارێزانە ئەبدارانە ببڕن و خاڵێکی تریش پێم وا بێ کە ئێستاکە لە بەشێک لە ناوچەکان گرنگی پێدەدرێ ئەویش داچاندنی ئەو بەرهەمە شاخیانەیە بەتابەت تۆ با بڵێن بەڕوو لە شاخەکانە داچێنن بۆی سەوز بێتەوە یاخودە و نەمام ناشنەکە ئێستا گرنگە گرنگی دان بە ژینگە بە دڵنیایەوە سوودێکی باشێ بە دیاریکایی ئومێ دەکەین هاوڵاتیان هاونیشتیمانیان بڕینەوەی دارێک ڕەنگە عمرێکی زۆری وەربیست بێت تا بگاتەوە تەمەنە بۆیە سەرلەقیکەن سەرپەلەکانی ئەگەر سەڕور بوو پێویست بوو ناچار بوون یا بەشێکی وشک بوو بە تایبەت لە بەهۆی ئەو ئاگرانی چەند ساڵی ڕابردوو وەروا و گەرما زۆر ڕەنگە بەشێک لە دارەکانێکیان پارچەی وشکیان پێوە بێت بۆی خۆشتان سوود وەرەگرن لە کۆتایە بۆ ساڵی داهاتوو بەهاری داهاتووش دارەکە گەنجتر و جوانتر بێت. لە مامۆستا شوان دەربارەی و بیرۆکەیە نەزانم چ وڵاتێک بۆم زانیاریم خوێندەوە دەربارەی وڵاتاڵن خەڵکی ئەو وڵاتە ئەو میوانی کە ئەیخۆن ناوکەکانی فڕێ نادەن کاتێک دەچنە دەرەوە بۆ گەشت و سەیران و ئەوانە لەو ناوچوانی کە شیاوی ئەوەیە دارێکتیایە بڕوێنرێت و گەشە بکات تۆکان فڕێن ئێسا وڵاتە یەکە لە وڵاتانی زۆرترین داری هەیە زۆرترین سەوزایی هەیە جگەلەوەی کە کەشوهەواکە پاکەکاتەوە دیمەنێکی جوانە بەخشێ بۆ شوێنە و هەروەها ئیسیفادەیەکی زۆر زۆری لێکەن بۆەوەی کە ئەو وڵاتە پارێزە لە ئەو ڕووداوە نەخۆشانەی وەکو گێژەڵ و کە و لافا و زریانانەی تووشی شوێنە جیاوازەکانە بێت. مامۆستا شوان ڕکلامێکمان هەیە دیارە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری ئەنجومەنی بانگەوازی کۆمەڵی دادگەری هەستاوە بە ئەنجامدانی پرۆژەیەک بۆ لەبەرکردنی دوعا قورئانیەکان ئێستا خەریکی ئامادەکارین بۆ ئەو پرۆژەیە و هەروەها دەرگاکراوێتەوە بەڵێ ئەوە ناوەکەیەتی دەرگاکراوەیە بۆ هاوڵاتیان کە ناو بنووسن و لەو بەرواری کە دیاری کراوە تاقیکردنەوەی ئەنجام بدەن. ڕکلامێکمان هەیە دەربارەی پرۆژەکە و بینەرێبین بۆەوەی زانیاری زیاتر وەربگرین. قورئانی پیرۆز کۆتا پەیامی خوای گەورەیە بۆ مرۆڤەکان بۆیە گرنگی دان و بایەخدان و خزمەتکردنی قورئانی پیرۆز فەرز و پێویستە لە سەرمان بە پێی توانە. ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری ساڵانە پرۆژەی قورئان بەهاری دڵانە ئەنجام دەدات و یەکەم پرۆژەی بریتیە لە دوعاکانی قورئانی پیرۆز. لەم پرۆژەیەدا هەردوو ڕەگەز لە گشت تەمەنەکاندا دەتوانن بەشدار بن. خەڵاتەکانی پێشبڕکێکە بریتین لەمانەی خوارەوە. یەکەم ئۆتۆمبیلێکی نیسانسانی 0 کیلۆمەتر. دووەم دەگەشتی عومرە. لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك. سێم
40 مۆبایلی سمارتفۆن. چوارەم 50 خەڵاتی تری بە نرخ. ناملکەی دوعاکانی قورئان بەم ژمارە تەلەفۆنانە دەست دەکەوێت. هەرکەس دەیەوێت هاوکاری ئەم پرۆژەیە بکات پەیوەندی بکات بە هەر یەکە لەم ژمارە تەلەفۆنانە. وڵایزان بڕیار بوو لە بەشی سێمی پرۆگرامەکەمان باس لە کاریگەری خوێندنەوەی کتێب لەسەر کەسایەتی مناڵ بکەین بەڵام ئەلێوە بۆ ڕێگە من نازانم بۆ کارێکی چی بوو ئەم تەوەریەمان نەبوو دوای بەرنامەکە پرسیم دانین بۆچی ئەم تەوەریە سەرکرد لەگەڵ هاوکارم خات و سەنا بە هاوکاری هاوکارانمان لە پەیام و کۆنتترۆل برایانی کامێرا بڕۆ بابەتەکانی ئەمڕۆ پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشەش کردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین لە پرۆگرامێکی تر ئینشەڵا پێتان شادەبینەوە خواتان لەگەڵ خوا ئاگادارتان بێ خواتان لەگەڵ.